ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە براتێن ئەوارەتان باش بەڕێزان جارێکتر مایکی خەڵ لەگەڵتان بەردەوامە بۆ وەرگرتنی سەرنج و بۆچوونەکانتان بە شێوەیەکی ئازادانە و قسەکردن لەسەر تەوەریکتری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک بەڕێزان تونبوونەوەی شەڕی ڕاگەاندنی لایەنە سیاسەکانی ئێستای هەرێمی کوردستان ئایا چیمان پێ دەڵێت وە زیانەکانی ئەم شەڕە چی دەبێت لە کاتێکدا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە ئەم شەڕە بە جۆرێک تەشەنەی سندووەکە خودی لایەنە سیاسەکان هەندێک جار سەرکردەکانی لایەنە سیاسەکان جۆرێک لە لێدوانی تون دەدەن بەرامبەر بە یەکتر بە جۆرێک کە هەندێک لە لایەنگرانی هەر لایەنێکی سیاسی سەرکردەکانیان بە شێوەیەک سەیری ئەم لێدوانە دەدەن کە ئەمە ڕاستیە و دەبێت بەو شێوەیە بخرێتە ڕووباز بکرێت. هەندێکی تریش کە ڕایکی جیاوازیان هەیە پێیان وایە ئەم هەموو لێدوان و ئەم هەموو شەڕی کە لە ئێستادا هەیە لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستاندا جۆرێکە لە بانگەشەی هەڵبژاردن. ئێمە دەپرسین ئەگەر تا ئێستا لەگەڵ ئەوەی کە ئێمە نزیکین لە بانگەشەی هەڵبژاردن و یاخود لە پرۆسی هەڵبژاردنیش ئەگەر ئێستا ئەمە بانگەشەی هەڵبژاردن بێ ئەو کاتێک کە خودی بانگەشەی ڕاستەقینی هەڵبژاردن دەبێت حاڵەتەکان چۆن دەبن؟ ئایا جۆرێک لە ترسی بڵاو ناکاتەوە لە نێوان دەنگدەران و هاوڵاتیان بەوەی کە ئەم شەڕی ڕاگەاندنی ئێستا زیانی هەیە بۆ داهاتوو و ئێوە دەتوان قسە لەسەرەوە بکەن کە ئەم زیانانە چین کە لەم لێدوان و لەم شەڕەدا دەکەوێتەوە لە کاتێکدا کە وای لێ هاتوو لە ئێستادا لێدوانێک دەدرێت سەرکردەی حەزبێک یاخود لایەنێک ئەگەر بە فەرمیش بێت چەند کاتژمێرێک دوای ئەوە یاخود ڕۆژێک دوای ئەوە وەڵام دەدرێتەوە بە شێوەیەکە کە گەشتۆتە ڕادەی بەکارهێنانی هەندێک وشەی نەشیاوی بەرامبەر بە یەکتر یاخود ئەوەی کە خۆیان پێی دەڵێن جنێودان کە نمونە زۆرە بۆی باسیکەین بەڵام لە ئێستادا دەبینین بە شێوەیەک شەڕی ڕاگەاندنەکان گەرم بووە لە خودی دەستگاکانی ڕاگەاندنی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی فەرمانڕەوا بە جۆرێکە کە ڕۆژانە بە هەواڵ و بە راپۆرت و بە هەندێک ڕووماڵکردنی تایبەت بۆ هەندێک لە کێشەی لایەنە سیاسیەکان یاخود وەک بڵێن لایەنی بەرامبەر باز دەکرێت و بێگومان لایەنی بەرامبەریش وەڵامی دەبێت و ئەمەش لە کاتێکدا کە لەگەڵ ئەوەی کە ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پەرلەمان درێژ کرایەوە ئەم شەڕە چۆ قۆناغی ترەوە شەڕێک کە پێی دەوترێت لە ئێستادا شەڕێکی تند بەڵام ئایا دەکرێت بپرسین ئێمە دەڵێن ئەم شەڕێکە لە ئێستادا هەیە ئەومان پێ دەڵێت کە لە ئێستادا هیچ ئەنجام و هیچ چارەسەرێک نییە بۆ ئەم گرژێ سیاسی ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی ماوەیەک بەر لە ئێستا باس لە توندبوون و شەڕی ڕاگەاندن نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادیدا دەکرا بەڵام هاتنی نورمالیکی بۆ هەولێر و چوونی سەرۆکی هەرێم بۆ بەغدا ڕەنگە وەک هەندێک لە سیاسەکان دەڵێن کۆتایی هێنا بە ئەو شەڕی ڕاگەاندنە و ڕەنگە بەرەو چارەسەریش بڕوات کە بە پێی بۆ چوونی ئەوانە بەڵام لە ئێستادا لە ناو هەرێمی کوردستاندا ئەم شەڕە بە شێوەیەک بەدی دەکرێت کە ڕۆژانە گەسەیری هەر کەناڵێکی ڕاگەاندنی دەستگایەکی ڕاگەاندنی هەر لایەنێکی سیاسی بکەن چه ئۆپۆزیسیۆن بێت چه فەرمانڕەوا دەبینین جۆرێک لە هێرشکردنە سەر یەکتر هەیە جۆرێک لە لێدوانی تون هەیە لە نێو سەرکردەکانیاندا بەرامبەر بە یەکتر و ئەوەی کە پێشتر ئاماژەمان پێدا ئایا ئەمە بەڕاستی بانگەشەی هەڵبژاردنە یاخود ڕاستی و دروستی پەیوەندەکانی نێوان لایەنە سیاسەکانمان پێ دەڵێت کە هەندێک جار لە هۆڵە تاریکەکاندا لە پشت کامێراکاندا کۆبوونەوە دەکرێت قسە دەکرێت بەڵام کەس نازانێت چی باسکراوە و چی دەوترێت و چی دەکرێت بەڵام لە ئێستادا ئایا ڕووی ڕاستەقینەی پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان بەم شێوەیە کە لە ڕاگەاندنەکانەوە دەیبینین ئایا زیانەکانی ئەم شەڕە چی دەبێت لە کاتێکدا کە هەموو هاوڵاتیان ڕۆژانە لەم پرۆگرامەدا باس لەو دەکەن کە ڕێکەوتن و تەوافق و دۆستی دەبێت هەبێت وا دەبێت یەکڕێزی لە نێو ماڵی کوردیدا هەبێ بەڵام ئایا شەڕێکی لەم جۆرە پێمان دەڵێت کە یەکڕێزی بە شێوەیەک نایەتەکایەوە لە کاتێکدا کە ڕۆژانە ئەم شەڕە بەردەوام و تا ئێستا چارەسەر نەکراوە و هیچ دانیشتنێک و گفتوگۆیەک و دیالۆگێک نەکراوە بە تایبەتی وەک ئاماژەمان پێدا لە پاش درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان
بەڕێزان لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/nariatv ڕاو و تێبین و سەرنجەکانتان بنێرن هەروەها بێگومان دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان و بە شێوەیەکی ئازادانە و دوور لە تەشهیر تکا دەکەین دوور لە تەشهیر بتوانن ڕاو و سەرنجەکانی خۆتان بخەنە ڕوو. ئەوەی لە ئێستادا بەدی دەکرێت بەڕێزان ئەو شەڕی کە هەیە ئێمە وەک ئاماژەمان پێدا بە شێوەیەکی گشتی لە سەر کۆی ئەو شەڕە ڕاگەیاندە قسە دەکەین نەک لەسەر حاڵەتێکی تایبەت سەرکردەیەکی تایبەت یاخود لایەنێکی سیاسی تایبەت کە شەڕی ڕاگەیاندە دەکا بەرامبەر بە لایەنێکی تر. بەڵێ بەڕێزان یەکەم پەیوەندیمان لە دوهۆکەوە ڕێزان لەگەڵماندایە سڵاو لێ بێفەرموو. ئەلۆ مەرحەبا بەڕێز تێبەشین. مەرحەبا ڕێزان خان زۆر سپاس دەکەین. تێبەشی براس. زۆر سپاس دەکەم ڕێزان خان فەرموو. بەلێ براسە بۆراتە حکوومەتە هەریمە کوردستانی و گۆزن بێت خەلکی ئەنزۆنم حکوومەتە هەریمە کوردستانی بۆ خەلکی بێراتە بکاتن یعنی هەندی حکوومەتە هەریمە کوردستانی بکات و سەبارەت خەلکی زۆر بەڕێز مەسعود بارزانی بوو چندەنۆبی کرێت کە سەحکانەتۆری خۆ بەڕێز مەسعود بارزانی باب و باپیر و بام و برا و کوڕ و هەموویان حیاتە خوب ڕێگا کوردینیە لەبەر ئەگەر تو بچی تاریخۆ سەر و بارزانی بەڕێز مەسعود بارزانی چی خۆشی بریە هەموو حیات یاکریا کورد و کوردستان گەلێکی هەی پەیوەندی دەکەن لەبێن بارزانی و سەوسا بووچی مە هەر ئازادیە دیدی مە چه ئازادی دیسە پشتی بەڕێز مەسعود بارزانی هاتی ئەمێ ئازادی بینین و ئەمێ ئەنتەرنێت ئاوەت بکەین و ئەمێ چین و چین و هەر کەسێکی حڕە هەر کەسێک کەیفە خۆ تێت و چیت هەموو ئازادیە هەی شلێ بارزانی بە و ئەس دەست خۆش. زۆر سپاس بۆ ڕێزان خان لە دوهۆکەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک. شوان عەزیز نووسیوێتی مێشکی ئەم خەڵکە چۆن بەرن زیانەکانی باوەڕ بە کەسیان ناکرێت بە پێی هەر لایەنێک بێت بەرامبەرەکەی درۆزنە و دزە و هەتا دوایی. لە دوهۆکەوە پەیوەندیەکتر لەگەڵماندایە کاک حسێن لە دوهۆکەوە سڵاو لێ بێ کاک حسێن فەرموو. بەڵێ گەڵچۆن وێشی زۆر سپاس دەکەین کاک حسێن. سەرەکی زەمانە بڕی چ فێرە زەحمانە بێت. تەوری پرۆگرامەکە تایبەتە بەو شەڕە ڕاگەیاندەی کە لە ئێستادا لە نێوان لایەنە سیاسەکان هەیە لە هەرێمی کوردستان کاک حسێن هەروەها زیانەکانی ئەم شەڕە چین پێت وایە؟ ئەلو بەڵێ کاک حسێن گوێت لە تەورەکە بوو؟ ناوڵەوە گورم لێ نەبوو. شەڕی ڕاگەیاندنی ئێستای نێوان لایەنە سیاسەکان و زیانەکانی. ئەگەر کاتی زیاتر بدەین بە کاک حسێن. بەڵێ. ڕەبەسەی لەسەر چێ وڵات دەنگ نەوێت. ئەو شەڕە ڕاگەیاندنەی کە لە نێوان لایەنە سیاسەکان هەیە ئەگەر گوێت لێمە کاک حسێن. بەڵێ. ئەلو بەداخەوە دیارە کاک حسێن گوێ لە دەنگمان نییە هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە. هەر لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک ئارا کامیل نووسێتی من پێم وایە ڕاگەیاندەکانی دەسەڵاتە ئەم شەڕی ڕاگەیاندنە بەرپا دەکەن و نایانەوێت هیچ کات ئۆپۆزیۆن ڕاستی کارەکانی دەسەڵات پیشان بدات و بەردەوام کار دەکەن بۆ توانەوەی ئۆپۆزیۆن ئەگەر تا ئێستا دەرفەتی ئەوەشیان بۆ بڕەخسایە بە دڵنیاییەوە کردبوویان. فرمێسک داها نووسێتی کەناڵەکانی ڕاگەیاندنی پارتی و یەکێتی باسی لێوە دەکەن هەمووی ڕاستی تێدا نییە و هەمووی درۆیە بۆ ئاگاداریتان ئەمە نووسینی فرمێستا هەبوو. شاخەوان تاهێر موانی دەڵێت بە بۆچوونی من ئەوە زیانی نییە چونکە ئەوە جەماوەر هۆشیار دەکاتەوە وا دەکات ڕابردووی ئەم سیاسیانە بزانین چونکە ئەمانە خەبات و پێشمەرگایەتی خۆیان بە ئێمە دەفرۆشنەوە کە لە ڕاستیدا ئەمانە بۆ خۆیان خەباتیان کردووە بەوەی کە بوونەتە خاوەنی ملیارەها دۆلار و لە هەموو جیهاندا کۆمپانیایان هەیە و منداڵەکانیان باشترین ئۆتۆمبیلی گرانبەهایان پێیە و خەڵکی واش هەیە پارەی ژەمێک ناخواردنی پێ نییە. شوان لە هەڵەبجۆ لەگەڵماندایە سڵاو لێ بێ فەرموو. زۆر سپاس دەکەین کاک شوان فەرموو بەڵێ. باشی بەرنامەکەتان لێەکەم. زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو. کاتی جان ئەم سەبارەت بە ماڵێکی بەڵێ. هەیەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان خەڵکی کوردستان ڕازیانەی بە هیچ شێوەیە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە. بەڵێ کاک شوان سەبارەت بە تەوری پرۆگرامەکە کە تایبەتە بە شەڕی ڕاگەیاندنی ئێستای نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم. ئەم شەڕە نابێ ئەم شەڕە بە کۆبنەیەک بیکەن نەگە شەڕی حیزبین شەڕی لە شەڕ لایەنە ئەسەری داعش من بێکتری بن نابێەوە یەکێتی پارتی لەژێرە خۆیان ڕێکەون و کاگە با بە دەنگی خەڵک مەسعود بەرزانیە گەر دەنگی نەگرا
بانەی کەنە سەر حکم با دانەیەکی کە بێ چەند ساڵە ئەوەی خوا با دانەیەکی کەش بیخوا چییە ئەم هەموو بەرمی لە نەوتوە ڕاو کێ خوا کێ پارەکەی وەرەگرێ کێ نەک سپاس بۆ کاک شوان لە چەند سەماڵەوە کاک محەممەد لەگەڵماندای فەرموو کاک محەممەد ئێوارەتان باش ئێوارەت باش کاک محەممەد فەرموو بەڵێ بەڕێزەکەم بەڕاستی ئەم ڕاگەیانەی کەوا ئێستا وجودی لە کوردستاندا بەڕاستی بەتابەتی ڕاگەیانەکانی هەردووشی دەسەڵاتدار من لەو باوەڕەدام ئەم دوو حیزبە کە ڕاگەیانەکانیان دەبێتە هۆیەک بۆ لەناوبردنی خۆیان من دڵنیام ئەم ڕاگەیانە ئەبێتە هۆی چۆنە بێ دیۆدان بە خۆیانە ئەمانە هیچیان نەکرد لە بەڕاستی لە ماوەی 20 ساڵدا هەروەها یەکێ لە ڕاگەیانەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەڵێتان پەرلەمانگارێکی گۆڕانکێکی ئەوانە سەدام حوسێن و ئەو شتانە برا بەڕێزەکەم خەڵک ئێستا ئەمەتەکە خەڵکەبین ئەیدی ناوخەکە خەڵک بەڵێ بەڕاستی ئاواتە خوازێ بۆ حوسنی سەدام حوسێن و ئەڵێ بەڕاستی سەدام حوسێن لەمان باشترە ئیتر پێویست ناکاندا پەرلەمانێکی جۆران ئەم قسەیە بکەوتۆ جێگوتای دەبکەیتە سەرێ ئەوە قسەی زۆرێ لە خەڵکی کوردستانە بۆ من هیوادارم بە خۆیان نابستنەوە هیوادارم پارتی وەزارەتی کوردستانی کە خەڵک گرەی لە خەڵک ئاڵێ بۆچی خەڵک ڕەفڵەمان لێگەی ئەرێ ئێوە قوتابزانم بۆچی خەڵک گیری لێتانە بۆچی سپاس بۆ کاک محەممەد لە چەند سەماڵەوە لە دوهۆکەوە کاک ئازاد لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک ئازاد فەرموو ئەم کۆدەر باشکەوتیوان هەموو کاتێکت کاک ئازاد بەڵێ فەرموو بەڵێ دەمەوێت باسی ئەو سیاسەتە ڕقوکینە چاوەشە کۆریە مێژوویەکەن کە بزیدنەوەی گۆڕان پەیرەویە کۆد لەنەو گۆڕاپۆنی سیاسیەرێکی کوردستانە بە تایبەتی بەم جوانە بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان کۆشیوانە ئەومان ئازانین کە لە سیاسەتدا هیچ شتی نییە بە نەوەی ڕقوکینە وێتوانم بڵێن ئەم سیاسەتە ئەم جورە سیاسەتە سیاسەتێکی نازووکە لە بەڕێکەوەش پێم وایە جگە لە زەرەرگەیاندن بە خودی نەوشێران مستەفا و بزودنەوەکەی پێم وایە هیچ سودێکی بوو ئەو کۆمەڵە خەڵکە نەبێت کاک ئازاد لەسەر فەیسبوک کاک ئازاد لەسەر فەیسبوک حەمەد شەماڵی نووسیوێتی بەڕای من کارێکی باش نییە ئەم شەڕی ڕاگەیاندنا پێم وایە زیان بە گەلی کورد بگەێنێت وە کورد بەرەو عقارێکی زۆر خراپ بێت دەڵێ چی سەبارەت بۆ بۆچوونە دیوار به پێم وابۆ سەیری هەرێمی کوردستان کە لەبەرەوەی هەرێمی کوردستان لەسەر سەر هەموو ئەو ناوەمەتیانەی کە بەسەری دێنە گەلانی تر عەرەب تورک ئێران و لەبەرەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان بیری لە تۆداسان بنا و بیری لە ڕقوکینە نەکردبووە بینین هەرێمی کوردستان بەرەو کوێ گەیشتەوە و چۆن پێش ئەکەوێت و زوو چۆتەنەکە سپاس بۆ کاک ئازاد لە دوهۆکەوە سپاس بۆ پەیوەندەکەت زارا لە هەولێرەوە سڵاو لێ بفەرموو ئەلو بەڵێ زارا خان سەرتا دەستخۆشی بەنەوەکەتان دەکەم زۆر سپاس دەکەین زارا خان بەڵێ فەرموو بەڵێ مناکو کچێکی کورد دەمەوێت ڕای خۆم نزدا ببڕم بەرامبەر بەرامبەردا بەنەوەکەتان باشە فەرموو من بە تەنها دەمەوێت بڵێم هیوایی کە ڕێزیوی کەبایی بۆ گەشت کوردەکان دەخوازم لە هەر پارچەی کوردستان بەڵێ پێت وایە ئەم شەڕی ڕاگەاندنی کە ئێستادا هەیە زیانی هەیە بۆ ئەو یەکڕێزیە بەڵێ زیانی هەیە لەناوانەیە بێتە هۆی شەڕ و دووبارەکی لە نێوان هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان بەڵێ بەڵە سپاس بۆ زارەخان لە هەولێرەوە بە هەمان بۆ چوونی زارەخان نازکجان لە دوهۆکەوە تێبینەکەی نووسیوە دەڵێت تونبوونەوەی شەڕی ڕاگەاندنی لایەنە سیاسیەکان شەڕی ناوخۆ دروست دەکات هەروەها ڕەوان شەفیق دڵێ بەڕای من ئەوەی ڕاگەاندنی ناوی لایەنێکی سیاسی هێناوە دەیکات بەرامبەر بە لایەنێکی تر خۆڵکردنە چاوی خەڵکە چووکە ناتوانن هیچ خاڵێکی لاوازی ئەو لایەنە بقۆزنەوە بۆ وەدەستێنانی دەنگی زیاتر چونکە بۆ خەڵک ڕوون بۆتەوە کە ئەم پارتە هیچی لە توانادا نەماوە دیارە ناوی لایەنەکەمان نەهێنا بەوەی ئەوەی کە ئێمە بەڕێزان وەک لە سەرەتای بەرنامەکەشدا ئاماژەمان پێدا زیاتر بەگشتی لەسەر ئەو شەڕی کە لە ئێستادا هەیە بەبێ ئەوەی حاڵەتەکان دیاری بکەین بەبێ ئەوەی تەنها لەسەر لایەنێ قسە بکەین بەڵکو بەگشتی لەسەر سەرجەم ئەو شەڕی کە دەکرێت تێکڕای ئەو شەڕی کە دەکرێت لە نێوان لایەنە سیاسیەکان لە دەستگاکانی خۆیاندا یاخود لە دەستگا ڕاگەاندنەکانیاندا بەشدار لە فنلەنداوە لەگەڵماندا سڵاو لێ بێ کاک بەشدار فەرموو سڵاو کاکەی جەناب کاتت باشی زۆر سپاس دەکەین کاک بەشدار من وەکو هەولێریەک بەشداری دەکەم بەستە فنلەندا دەژیم خۆشحاڵین کاک بەشدار فەرموو ڕێزی قوربانی دەبم وەڵایێ پێت بڵێم دوو پارتە
هەتاکو سەر بۆ کەس نابی ڕایوازم جێمە سەوتۆنی گوێت لێم ئێستا کاک بەشدار فەرموو بەردەوام بە بەڵێ بەڵێ هەردوو پارتە هەرچیان بەڕاستی بۆ کەس هەتاکو سەر نابی بەڕاستی با بە هەمووان بزانین من کوڕە شەهیدیش چم هەتاکو ئێستا من مەتری عاردم نییە لە کوردستان بێم لە کوردستان بژیم چی بکەم بەڵێ بەڵێ گیان ئاخر بەس بزانینە بەرچیەوە ئەمە ئەوما پێی خۆش بێ برێنە دوو پارتی دەسەڵات بکەن سپاس بۆ کاک بەشدار لە فنلەنداوە ڕەئوف لە سلێمانی و لەگەڵمان دەیە سڵاو لەبێ کاک ڕەئوف فەرموو کاک ڕەئوف لە سلێمانیەوە کاک ڕەئوف ئەگەر گوێت لێمانە بەداخەوە دیارە پەیوەندەکەی بچراوە ئالان یاخود ئالان ڕەفیق محەممەد کە نووسویەتی لە بریتانیاوە نووسویەتی زیانی نییە بەڵکو قازانجی هەیە چونکە کاتی ئەوە هاتووە خەڵک فڕی و نەدرێت بە درۆ و دەرەسەی ئەم دەسەڵاتە کاک ئەحمەد لە تاسوجۆ لەگەڵماندا سڵاو لەبێ کاک ئەحمەد فەرموو زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد من زۆر پێم ڕەحەتم بوو کەناڵاتە ئاگانی و ئۆڤەسیۆنی دەسەڵات کەنە سەر یەک و هەموو مێژوو یەکتری دەستنەوانە اینجا داوایان دەکەم ئەوە بەسە ئەتاکەی مێژوو یەکتری دەستنەوانە ئێمە ناحەزمانەیە دوژمنمانەیە پێویست ناکەن چارەت ئەم ئەو حکم کارەوە حکم کارەسەرەوە پێویستە هەوڵە بگێ بۆ مادەی سەوت چێت بۆ پێشمەرگا پێویستە زانم بەخۆی کوردستان بکەین وڵات بەرەو پێشوە بەرین پێویست بێ ئەوە ناگە یەکێتی گوتم کاتەسە گۆڕان و گۆڕان بە هەمان شێوە بەسەر یەکێتی و ئەم شتانە بەڵ لەوە تێری خواردەوە و داوای دەبنەکەم سپاس سپاس بۆ کاک ئەحمەد بنیامین یوسف مراد نووسویەتی بەڕاستی شتێکی ناشرینە بۆ لایەنە سیاسیەکان کە دەبینین هەر لایەنێک لە ڕێگەی میدیاکانیانەوە قسە بە یەکدی دەڵێن هەموو ڕۆژێک جۆرە شەڕێک شەڕی میدیا شەڕی هەرێم و بەغدا لایەنە سیاسەکانی هەرێم ئەمە ئەوە دەسەلمێنێ کە میلەتی کورد بەرە و پارچە پارچەبوون دەڕوات هەر لایەنە و بە جۆرێک قسە بە یەکدی دەڵێن کەس نازانە کامیان ڕاست دەکات دڵشاد لە زاخۆ فەرموو کاک دڵشاد زۆر سپاس دەکەین کاک دڵشاد ئێوارەت باش سەبارەت تەوەرێتە سەبارەت بزنەوە گۆڕان نەوشیروان مستەفا ئێمە هەیەک زۆر دەخواست کاک نەوشیروان حەزبەکە و حەزبەکەی کاک نەوشیروان و نەوشیروان خوا زاخۆ هەتا خاڵقین بکەتە یەک پارتیای کوردستان و یەکی ئیدارەیەکی عادی بەس بەرێ خواردنێ نەوشیروان و حەزبەکەی نەوشیروان بس سیاستی شری هرم کردستان چون نوشیروان در هیلری شری ناخوبی نوشیروان هیچ تشتکی به دست نینا او حزبکی نوشیروان دوید آجواب بخط هرم کردستان و هر جایی که شری رای اندنه برای خود بزنه بله کاک دلشاد ببیت تشیر پیت ویا ام شر اگر آوا بردوام به زیانکانی چی دبن زیانکان اما اول کس زیانکان بود نوشیروان و حزب نوشیروان بس هرکه نوشیروان راسته بلا بیت سیاست هرم کردستان بلا بیت بحثا جنبالیه بکت بلا بحثا رابردوی هرم کردستان نازل چون بحثا رابردوی هرم کردستان بکت او شریک اقتصادی بله سپاس بو کاک دلشاد لزاخوه کاک علی لەگەڵمان دایە سڵاو لەبێ کاک علی فەرموو ئەلۆ باشی سپاس دەکەم کاک علی حاڵت کوی زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ بەڕێز ئەنگۆ لە تەوەڕێکەکەتان لەسەر ڕاگەیاندەوە بەڵێ شەڕی ڕاگەیان ئەنگۆ خۆ بێ لەان پێشان دەدەن تێنەگەیشتم کاک علی ببوورە دەڵێم ڕاگەیاندن لۆ ئەنگۆ ڕاگەیاندن ئەنگۆ خۆ بێ لەان دادەنێن جنابت گومانت هەیە لەوە دەتوانانی قسەی لەسەرگەی کاک علی ئەگەر بە بێلایانی بەرنامەکە ئەنگۆ بێلانینە هەموو ئەنگۆ لە گۆڕان خراپترن لۆ تەشویشی لۆ ئەوێ ئەنگۆ باسی بۆ کاک علی ئەگەر بەرنامەکە بێلایەن نەبێت جەنابت ناتوانی بەبێ هیچ فکرە پەیوەندی کەی بێگومان خۆمە بێلان نییە لە گۆڕان بۆ چوونی خۆتە بۆ چۆن نییە گۆڕانن قناتێکی پیسە فەسادە هیچ لە ساستەم نییە هەموو عالەمی سپاس بۆ کاک علی سپاس بۆ پەیوەندەکەت ڕێبوار لەگەڵماندایە لە هەولێرەوە فەرموو کاک ڕێبوار زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک ڕێبوار ڕێزگیان دەربارەی ئەم شەڕ ڕاگەیاندە هەمووی گۆڕان و یەکگرتو و هیچ ئەوەی هیچیان نییە
با سەرۆکی هەرێمی کوردستان کاک مسعود کەسێک 200 ساڵەکەشتەوە ئەبێ هیچ کێشێکی تایە بەس ئەوان خۆیان هەر بە دوای ئاژەڵ ئەوان دیکتاتۆرن هەمویان حتا بڵێ نێوشیروان بێئەخلاق و کاک ڕێبوارد کە باتە شیر بە کەس نەکەین ئێمە داوامان کرد کە بابەتیانە قسە لەسەر ئەم پرسە بکەین کە وەک لە سەرەتای بەرنامەکەشدا ئاماژەمان بۆدا ئێمە باس لە حاڵەتێکی تایبەت ناکەین باس لە کەسێکی تایبەت ناکەین و باس لە لایەنێکی تایبەت ناکەین سەبارەت بە شەڕی ڕاگەاندن بەڵکو بە کۆی ئەو شەڕانی کە هەن یاخود تێکڕای ئەو شەڕاگەاندنی کە لە ئێستادا هەیە باسمان لە زیانەکانی کرد بۆ ئەزمموی ئێستا هەرێمی کوردستان کە هەر سیاسیەک قسەی لەسەر دەکات باس لە پاراستنی ئەم ئەزمونە دەکات بەڵام ئایا ئەم شەڕەی ئێستا وەک ئاماژەمان پێدا پێشتر پێمان دەڵێت کە ئەو گرژیە سیاسی لە ئێستادا هەیە چارەسەری نییە تکایە بەبێ ئەوەی تەشیر بە هیچ لایەنێکە و هیچ کەسایەتیەک بکەین لەبەر ئەوەی ئێمە لێرەوە مەبەستی پرۆگرامەکە تەنها بۆ قسەکردن لەسەر پرسێکی گرنگکە ئەویش ئەو شەڕی کە لە ئێستادا هەیە و ئایا چ زیانێکی دەبێت لەسەر پرۆسەیەکی گرنگکە پرۆسەی هەڵبژاردنە کە ئێمە لێ نزیک دەبینەوە و ئەو لایەنەی کە باسمان لێو کرد یاخود ئەو ڕاجیاوازی کە هەیە دەوترێت ئەم شەڕی ئێستا شەڕێکە تەنها بۆ بانگەشی هەڵبژاردنە ئێمە ئەو پرسیارەمان کرد کە ئەگەر ئەمە بانگەشە بێت کەواتە لەگەڵ نزیک بوونەوەی ئێمە لە هەڵبژاردنەکاندا لە پرۆسی هەڵبژاردندا ئەم بانگەشەیە بەکوێ دەگات هیوادارین کاک ڕێبوار ئەگەر بۆ جۆرە قسە بکات ئەو ئازادیە بە شێوەیەک استیغلال نەکات کە بە هیچ لایەنێک قسە بکەوە ئەو بەڕێزانەی تریش کە پەیوەندیەکەن داواکارین لەوان کە تەشیر نەکەن بە هیچ لایەنێکوە وابێت کە ئەم بەرنمەیە ڕایەکی جیاواز دروستکە و بە شێوەیەکی جوان پەیام و داواکاری و قسەکانتان بگات بە شوێنی خۆی. بەختیار لە سێ سادقەوە لەگەڵماندا فەرموو کاک بەختیار. باش بەڕێزگیان زۆر سپاس دەکەین کاک بەختیار. هەموو کەسێک ئەزانەیە کە ئەم شەڕ ڕاگەاندنە لەبەرەو کارە دروست بوو کە لە پەرلەمانە ئەمە ڕوویە من ئەمێ وەکو هاوڵاتی خەڵکی ئەم کوردستانە ئەوە بڵم ئێمە لە سای حکوومەتی لە سای سەری یەکێتی و پارتیەوە 20 ساڵی ڕابردوو هەمومان گێمان بەدە دەرمانی ماوە بەسەرچوو حەبی ماوە بەسەرچوو نادامتی ماوە بەسەرچوو مادی ماوە بەسەرچوو بینمە خەڵکی کرد و خەڵکیشی کورد ئێستا بەدەست سەرۆکی ماوە بەسەرچووە بەڕاستی ئەو دیموکرات و ئازادیە کە یەکێتی و پارتی دعای بۆگەن ئەمە لە زمانی سەدام حوسێن هەر بوو بەم شێوە خۆگە تۆ گۆرانی بڕع بدەمی خۆت بوو کە دایەوە گۆرانی زێڕە زێڕە بوو دایە و خەتەر بۆ سەرەوە بوو بە دەسەڵات نەبووایە خۆ کەسەقینەوە بەسەردەوە. بەڵێ کاک بەختیار کاتی زیاتر دەدێنێ بۆ وەڵامدانەوە بێگومان ئێمە لە تەوەریکی ڕابردوودا باسمان لە هەندێک کێشەی خزمەتگوزاری کرد سەبارەت بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان باسمان لەوە کرد کە لە ئێستادا ئەو گرژی و ئەو کێشە سیاسیانی کە هەن لە ئێستادا لە هەرێمی کوردستان وای کردووە کە هەندێک لە پرۆژەکان هەندێک لەو کێشانە یاخود ئەو قەیرانانەی کە پەیوەستن و پەیوەندیدارن بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانەوە لەبیر کراون پێت وایە ئەم گرژی و ئەم شەڕی ڕاگەاندنەی ئێستای هەرێم کە بەدی دەکرێت جۆرێکە لە دوورخستنەوەی هاوڵاتی لە هەندێک کێشەی ڕۆژانەی خۆی کە دەبێت چارەسەر بکرێ واتە وەک دەوترێت وەک هەندێک لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هەمیشە لە بەرنامەکەدا باس لەوە دەکەن ئەمە سەرقاڵیکردنی خەڵکە پێت وایە ئەمە وایە؟ بەڵێ قسەکەی جەنابتە بەتایبەتی دەسەڵات کۆمەڵێ وەکو بڵێن ئەقار و کۆمەڵەشی بڕیوە دوای ئەوە بۆیە خەڵک زۆر قسەکەەوە تەواوە زۆر ڕاستە ئێمە گیمان بدەن کۆمەڵی کێشە ڕۆژانەوە خواردووە لە وڵاتە تاگوی سە چارەسەر نەکراوە هەموو کەتەکان بگرە تەندروستی و پەروەردە و نازانم هەمووی سفرە ئەمانە ینی خەون بۆەوە بینین بەس لەم وڵاتە دەسەڵاتی کامل هی خۆیان بێ هەتایە بە هەر جۆرێ بێ بە نرخێ بێ بە دیموکراتی بێ بە نادیموکراتی بێ. سپاس بۆ کاک بەختیار هێمن لە کەس نەزانەوە سڵاو لێ بێ کاک هێمن فەرموو. باش کاک شوان زۆر سپاس دەکەین کاک هێمن. سلامەتی باشی برا. سپاس دەکەم کاک هێمن فەرموو بەڵێ. کاکە من دەستخۆشی زۆر لەو دوو برادری پێشتە دەکەم کە تەلەفۆنیان کرد. بەڵێ. یعنی بە هیچ شێوەیەکی زۆر عیبە لە بۆ کەناڵین گۆتا دەبەزنە سەرۆک بارزانی ئەوەی نییە ئەنگۆتا بەزنە سەری قسەی بەکەی خۆی لێ بکەن. چێدا بەزیێتە سەری بەو شێوەیە کە دەڵێ کاک هێمن ئێمە تا ئێستا ڕێگەمان نەدا و ڕێگە نادەین کە کەس قسە بە هیچ کەسێ بڵێ وەتکایە ئەگەر لەسەر تەوەرەکە قسە دەکەی فەرموو قسەی خۆت کە بەڵام بەو شێوە نەبوو کە ئێمە ڕێگەماندا بێ کەسە بەلایەنێکا خۆت بە سەرکردەیەکی سیاسی قسە بکات ڕێگەش نادەین. زۆر باشترە ببی تا فلان کارتۆن زۆر باشترە. سپاس بۆ کاگەمن لە کەس نەزانەوە گەر خۆت حەزت لێتی دەتوانیت و من ڕێزم هەیە بۆ هەموو بینەرێکی ئەم بەرنامەیە ئازادی لەوەی کە سەیری دەکەی یاخودنا خۆت ئازادی کاک هێمن
لاوەند هەولێری دەڵێت سڵاو ئەگەر ئەوان ڕاست دەکەن بە ڕووە ڕاستە قینەکەی خۆیان دەرخەن نەوەک شەڕی ڕاگەاندن بکەن و یەکتری سووک بکەن. بنار مادیح دەڵێت بەڕاستی ڕاگەاندەکانی لایەن دەسەڵات جگە لە چاواشەکاری شتێکی نوێیان پێ نییە. هەژار عەبدولئیلاه گەلی دەڵێت ئەمە یاریکی سیاسیە، هەمووی بۆ دەنگ و پلە و پایە دەبێت، هەموو خەڵکی کوردستان وریایە و جارێکی تر چەک بۆ هیچ کەسێک هەڵ ناگیرە و خوێنی برای خۆت مەڕێژە بۆ پلە و پایی چەند کەسێک و هەندێک قسەی کردووە کە ڕەنگە بچێتە چوارچێویتە شیرەوە. هیوا لەگەڵماندایە لە بەلجیکاوە. سڵاو لێبێ کاک هیوا، فەرموو. سڵاو و ڕێز کاک شوانجیانە و کاتت باش. زۆر سپاس دەکەین کاک هیوا. سڵاو ڕێز و حورمەتم بۆ کاناڵەکەتان. بەڕاستی لەسەر تەوەرەکە ئەم پێم خۆش بوو ئاماژە بۆی بدەم. دیارە ئەبوونی شەڕ ڕاگەیاندنە. من لە وڵاتی بەلژیکا دەژیم، یەکێک لە بینەرەکانی کاناڵەکانی ئێوەشم. بەڕاستی هەبوونی شەڕی ڕاگەیاندن بۆ خۆی هەبوونی نەوعە دموکراسیەکە لە کوردستان بەخۆشیەوە. من کوردی ڕۆژهەڵاتم، ئەو شتەش کە ئەوڕۆ لە کوردستان دەبینم، ئەو شتانەی ئەو ئاڵوگۆڕانەی کە دێنە پێش، بەڕاستی هەست دەکەم دموکراسی زیاتر و زیاتر لە باشووری کوردستان بەرەو پێش دەڕوا. بەڵام من دووشت ئەگەر ڕێگاکان پێ بدەن دووشتە. یەک ئەوەی کە ڕخنەیەکم هەیە لەوەی کاتی پەیوەندیەکان دەقەیەک زۆر کەمە. ئەگەر بیکەنە دەقە و نیوێک، ئەگەر بکریا 2 دەقە لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبووکی کاتی زیاتر بدەن بە کاگیوە. بەڵێ کاگیوە شتێک بڵاو کراتەوە لەسەر تۆری کۆمەڵایەتی زۆر بەداخەوە نووسراوە پێشەوای مەزن ئیمام خومێنی لە بڵاوکراوەکانی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەداخەوە. من نازانم چ کەسەیەک یا چ کەسایەتیەک بۆ بیر ئەو شتەی کەوتووە. بەڵێ کاگیوە زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ بەشداریکردنی کاگیوا لە بەلجیکاوە. شنەی بەیان پەڕەیەکە بەو ناوە لە سەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک نووسێتی ڕاگەیاندنی کوردی هەموو شتێکی کاتیە. ئەوەی ئەمڕۆ دوژمنە بەیانی زۆر بە ئاسانی دەبێتە دۆست، چونکە لەلایەن حیزبە سیاسیەکانەوە هیچ بنەمایەکی مەبدەئی نییە، بەڵکو هەمووی بۆ بەرژەوەندی حیزبیە. هیوادارم هێرشی ئەلامی بوەستێت. کاک عەبدوڕەزاق لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک عەبدوڕەزاق، فەرموو. چۆن ئێوارە باش؟ زۆر سپاس دەکەین. ئێوارەت باش کاک عەبدوڕەزاق. کاک شوان، نسبەت کەناڵەکەتان هەموو کەسێک دەزانێت کەناڵەکەتان کەناڵێکی بێناوانە، کەلاوانی هیچ کەسێک ناگریتن. بەس لەسەر قسەی کاک ئازادی دەمەوێت ئەوەندە بە کاک ئازادی بدەین. ئەگەر زۆرنەوەی گوڕان نەبووە خودی نوشێرۆن مستەفا کاک عەبدوڕەزاق با وەڵامی یەکتر نەدەینەوە و ئەگەر لەسەر تەوەری پرۆگرامەکە قسە بکەی تکات لێ یەکەین. برای بەڕێزێکە ئەوەندە بۆ پێ برێن. بەس ئەوەندە وەڵامی دەدەمەوە ئەگەر خودی ڕان نەبووە و خودی نوشێرۆن مستەفا نەبووە نەک کاک ئازاد ئەوە 20 ساڵ. بەڵێ کاک عەبدوڕەزاق سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڕێزان هیوادارین ئەو قسانی کە دەوترێن وەڵامێکی تون نەدرێنەوە لەلایەن بەشداربووی ترەوە وچانێک و بێگومان بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان کە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەی خۆتان تایبەتە بەو شەڕی ڕاگەاندنەی لە ئێستادا لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە و زیانەکانی ئەو شەڕە چین ئێوە دەتوانن بە ئازادی قسەی لەسەرکەن. ئینزار سابیر مالۆ نووسویەتی تونبوونەوەی ڕاگەیاندنەکان یاخود دیارە مەبەستی شەڕ ڕاگەیاندنەکانە دەبێتە هۆی دروستبوونی بێمتمانەیی لایەنە سیاسیەکانی کوردستان، هەروەها دەبێتە هۆی ئەوەی کە ئاشتی کۆمەڵایەتی ڕوبەڕووی هەڕەشە ببێتەوە لە هەرێمی کوردستان. کاک ئاریان لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک ئاریان لە سلێمانیەوە. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک ئاریان. چاوەکەم کاکە شوانێکی وەڵامی من سەبارە بە قوتێ دەگەم کاویش ئەوەیە کە لەهێندان پەرلەمانێکی گۆڕان باسی ئەوەی کردو کە سەدام حوسێن شیاوترە. قسەکەم ئەوەیە کە من کوڕێکی برادەری خۆمەیە کە لە تایفەکەی حەڤەش ئەنفال کراویانەیە. ئێستاش کە پێڵێم بەقەر هەموو بڵێن چەند کەسی ژەن سلێمانیە چەند کەسێکی ئەم وڵاتە شەهیدیان هەیە ئەڵێ وەڵا سەدام باشتر
کە بەدەستی سەدام حوسێن فاکراوە خزمەکان ئاڵێم بۆ ئەڵێم خۆ دەزانی بۆ چونکە ئەم وڵاتە چی بەسەرات و ئەم وڵاتە نازانم بەڕای من قسەکەی ئەو شیا و یا سیوێژیا تا هەر سیوێژیا تکایە کاک ئەریان بانەچینە سەر هەندێک ڕووداو کە جۆرێک لە گرژی تێدا لێ بکەوێتەوە بە تایبەتی لە پەیوەندەکانی داهاتووی ئەو بەشداربوانەی کە پەیوەندی دەکەن کۆژیر کامەران نووسێتی هەموو لایەنەکانی کوردستان تەنها پیشەیان ناشرینکردنی کوردە و شەڕی ڕاگەیاندنیش تەنها بە قازانجی بەرپرسەکان تەواو دەبێت چونکە بە بەرنامەوە دەکەن بۆ نمونە یەکێک لەو شەڕانەی باس کردووە. پەیوەندیکتر لەگەڵماندایە بەڕێزان حاجی هەمزە لە قەزای خەباتەوە سڵاو لێ بێ کاک حاجی فەرموو. سلام کاکەشوان باش. زۆر سپاس دەکەین. کاکەشوان بخوا پێشەوشی داوای کارێکم هەندێک کاتم دێ ببێتە شیرکردنیش. فەرموو کاک حاجی. بەڵێ فەرموو. بەڕاستی شەڕی ناوخۆ بە هەموو مانایەکان بە هەموو پێوەرەکان زیان بەخشە. بەڵێ. بەتایبەت بۆ ئێستا دەنگی ئێستا شارەزایی نییە وردبین نییە لەسەر سیاسات قەراگادن ئەوەندە بە زوێری گات یەکتر دەکەم تەشیر بە یەکتر دەکەم بەڕاستیش زۆر ناڕێکە من لە ڕێگای بەڕنامەکەی دەناتان شۆ پێشنیاری ئەو دەکەم با لایەنێک دەستەش خەری بکاتن کێشێکی نیشتمانی کوردستان سپارتی دیموکراتی کوردستان هەواڵانی دۆڕان بعد دەستەش خەری بکات بە میلەت بڵێ ئێمە وەڵاممان نییە بۆ ئەو لایەنە یعنی بەڕاستی زەرە دەکرێتە بەدەدەێ ئەڤینا کاتنە شروان بەقەت چای سەفین خەبات کردی مام زەرە بەقەت چای سەفین خەبات کردی کار مەسئول ئەوە هەموو قیادەتانی بەڕاستی مانان ئەوە ناکرێت بە سویش هەندە بەرادەر باز دەکەن ئەوە شتێکی زۆر ناڕەوایە لە سیاسەت تێنادەن نازانن لە ئەوروپا کاکە شوانجان خەڵکێک ئەگەر شوفێری بکاتن ئەگەر شیبرەشی زۆر تاچی نەبی گوشیان نەبی وێش وشیان نەبی ئیجازەی ساقی پێ نادەن کەسی لێ ئەمە هەموو دەبێت سیاسەت بێ بەڕاستیش زۆر خراپە. بەڵێ. بۆ یعنی داواکارم خەڵک پەیوەندی نەکا تەشیر بەسەرکردەکان نەکا مەسەلە قودسیەت نییە بەڵام یعنی با یەکترمان لا گەورەی بێت کورد ئێستا بەرنامەکەی وڵاتان هەموو دەیبینین دنیا دەیبینی بۆ ئێمەوە سوک بکەی یەکتر سوک بکەین بۆی داوا لە قیادەکانی دەکەم شەڕی لاگەیاندن ڕابگرن لە بەرژەوەندی کورد نییە. زۆر سپاس بۆ حاجی هەمزە لە خەباتەوە لە سۆرانەوە کاک هەڵگورد لەگەڵماندایە سڵاو لێ بێ کاک هەڵگورد فەرموو. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت کاک هەڵگورد فەرموو. خوشکە بەڕێزاکەم کە تەلەفۆنەکەی بۆ وەرگرتم. بەڵێ فەرموو کاک هەڵگورد سپاس بەنایەوە کەناڵێکن بێ سانسۆر بێ لایەن هەموو شتەکان بەعکات ئەگوازنەوە. من دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم دەستخۆشی لە جەناب شتەکەم. زۆر سپاس دادەرانی کە تەلەفۆنەکەن کاک مەسعود مامزەلال کاک نێشێروان هەموو ڕەمزی نەتەوەی کوردن هیوادارم کەس قسە بەسەرکردە نەرێ. هیواداری بەنسبەت شەڕی ئەعلانیش هەموو کەسێک دەزانی ئێستا پێگەی گۆڕان لەو پەڕی بەرزیدایە گۆڕان ئێستا لە قیمەی جەماوەردایە زمورێکی زۆری بۆ خۆی پیا کردووە بەس ئانەوێ با زاگرۆز بەگەلی کوردستان یعنی دەسەڵاتەکانی گۆڕان کەسکەن دڵنیام گۆڕان ئەم جارە پێگەیەکی جەماوەری زۆری هەیە و چونکە بە عەدالەت چوتە ناو شەڕ لە بۆ جەماوەر دەکا شەڕ لە بۆ خەڵکەکەی خۆی دەکا هەموو شتە حەقیقەتەکان لە گۆڕانەدا ئەبینم. بەڵێ کاک هەڵگورد زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سلێمانیەوە بەڕێزێکی تر لەگەڵماندایە شادومان لە سلێمانیەوە سڵاو لێ بێ کاک شادومان فەرموو. زۆر سپاس دەکەین کاک شادومان. بێ زەحمەت من داواکاریەکم هەیە. بەڵێ فەرموو. باشە بۆچی هەرچی لایەن هێرشەکانی ڕاگەیاندن بە تایبەتی بۆ سەر حزبی پارتیە. بەڵێ. من وەکو خۆم یعنی شخصێکی تر شک نابم لە کوردستان بۆ سەرۆشیە لێم جگە لە کاک مەسعود. بەڵێ کاک شادومان. من هەرەوە نەم هەیە و بەس وەڵێم. بەڵێ. زۆر سپاس دەکەن سپاس بۆ بەشداریکردنی کاک شادومان لە سلێمانیەوە. ئاکۆ هەر لە سلێمانیەوە فەرموو کاک ئاکۆ. کاتە باش. زۆر سپاس دەکەین کاک ئاکۆ هەموو کاتێک. وەڵای ئینسان شەرم دەکا کاتێک کە تەلەڤیزیۆنەکان دەبینی بەو شێوەیە شەڕەزمێوێش یانی بەڕاستی ینی نازانم شایانی و ئیزبانە نییە کە ئەم زۆرە شەڕەزمێوانە بەسەر تەلەڤیزیۆن ینی بەڕاستی کارێکی زۆر خێزەوەن زۆر ناشیرن ینی لە خەبات و مادووبوونی ئەو ئیسار و خۆیان بە تێکۆشەر نیشتیمان پەروەر دەزانن ناوەشێتەوە ینی بێگومان ئەوانەی ئەو شتانە دەکەن من پێت دەڵێن هەر هیچ بێت کە نیشتیمان پەروەر بێت نیشتیمان پەروەری ڕاستەقینە بێت بەم شێوەیە
بەم شێوێ لە ئەلامدا بەم شێوەیە حەتک و سوکاتی تێک ناکەن ئەنی بەڕاستی ئینسان نیگەران بووە کاتێک کە دەبینی تۆ دەبینی کێشە سەرێکستان هەمومان دەزانی چییە ئەوەی ئەو ڕۆدەگوزارێ من بە دڵنیای پێ دەڵێم هەمووی شەڕی پۆست و پلە و پارە و دەنگە هیچی تر نییە هیچی لە بەرژەوەندی خەڵک نییە لە بەرژەوەندی خەڵک هەمومان دەزانی چی لە بەرژەوەندی خەڵکدایە زۆر باشە هەمومان دەزانی چ شتێک باشە چ شتێک لە بەرژەوەندی خەڵکە ئەوە ناکەن ئەگەر کردیانە وەزان بە وەزەنی دەبێت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هەورامان لە هەولێر و لەگەڵباندایە سڵاو لێ بێ کاک هەورامان فەرموو باشی برا گەورم سپاس دەکەین کاک هەورامان دەستخۆشیەوە بەرنامە دەیەکەم زۆر سپاس دەکەین من پرسیارێکم لە جەناب بدەیە فەرموو کاک هەورامان بەیانیانەکە دێتە و بەرنامە ئێواران چەند جار سوورا و پیاوەکەی لەویا ڕاوەتی قسەکەی بەڵێ کاک هەورامان ئەڵێم بەیانیانەکە دێتە یاوەتی بە چەند جار سوورا و پیاوەکەی بۆ پێت ناخۆشە کاک هەورامان وەڵی ئەوە نە پێم ناخۆشە بەدەست بن وایە ئێستا نیە لە تەلەڤیزیۆنەکەمەدایە بەس پیشە ئێمە سپاسی هەموو کەسێک دەکەین کە ڕخنەی هەبێت لە خۆمان و لە بەرنامەکان بەڵام بە شێوەیەک بێت کە ڕخنەکەی لەجێ خۆی بێ کاک هەورامان ئەگەر سەرۆک مەسعود بەرزانی نەبوایە جناب تووڕەی لە حاڵەتێک دیارە جناب تووڕەی لە قسەیەکی بەرنامەکە بەڵام ناکرێت بۆ شێوەیە ڕخنەی خۆت بگەێنی کاک هەورامان ئەزانیت زۆنە من پێ دەڵێم ئەگەر مەسعود بەرزانی نەبوایە ئێستا میلەتی کورد هەمووی فرۆشرا بوو توش نەدەتوانی ئەلەویا قسەی دلمان بووە کاک هەورامان ئێمە گەر ڕێزمان لە بۆچوونی جنابت نەگرتە پەیوەندی تۆشمان وەرناگرێت تا قسەی خۆتەکەی بازادانە مەمنونی نابم پەیوەندی وەرەگری یان نایگری ئێستا پێم بکرایە بە قورئان فەتمە کرد باشە ئازادی سپاس بۆ کاک هەورامان لە هەولێرەوە هیوا لە ئاکرێەوە فەرموو کاک هیوا زۆر سپاس دەکەین کاک هیوا بەڵێ تەوەرێتە نوێت کەم پیچەکە وەختی بدەمە کۆکشوان ئەگەر زەحمەت نەبێت تێنەگەیشتم بۆ بورە کاک هیوا پیچەک ماجۆری بدەمە ماجۆر نەبڕی تەلەفۆنێت بێتەشی فەرموو بەڵێ فەرموو کاک هیوا سەبەرە تەوەرێتە بزوتنەوە گوڕۆن یەکەم چاوەشەکۆرە بکەین ئێن بە بەڵێ چونکو خودی ناوشێرۆن وەختێکی مەڵغۆنی شەڕی پۆرتی کرد ئەمە خزمەت بەکێ دەگەێنێت کاک هیوا ئەگەر وایە پێت وایە ئەمە خزمەت بەکێ دەگەێنێت ئەم شەڕی کە هەیە لەنیوان هەر لایەنێک خزمەت بە هیچ لایەنێک ناگەێنێت ناوشێرۆن پرۆپاگەندای هەڵبژاردنە دەوە لە سەرکردەیەکی چی دەکەم کەناڵی گەلی کوردستان دیکۆمنتەکانی ڤیدیۆی ناوشێرۆم بەڵاو بکەنەوە بۆ خەڵک بە چاوی خۆم ببینیت کە چ کەسێکە و ئەندۆ زیادی شەڕی کاک هیوا ئەگەر وایە پێت وایە ئەمەی کە داوای دەکەی ئەمە جۆرێکیش نییە لە شەڕی ڕاگەیاندن کە دەبێت ئەگەر وا بێت چارەسەر چییە بۆ ئەمە ئەگەر وا بێت پێت وانی ئەمە بەردەوامی شەڕەکە بێت تەنها کۆشۆن بەردەوامی شەڕەکە چییە ئەمە بە خۆمان دەزانین ئەو شەڕ ڕۆگرانە وەستۆ بوو وەزعەکە بۆل بوو چی بکرێتەوەتە تەوەشە کۆریەکۆنیەوە دەستی پێ کرد چێتیش حەتا و جۆبی هەبێتن بەڵێ زۆر سپاس بۆ کاک هیوا لە ئاکرێەوە لە بریتانیاوە کاک ئەحمەد لەگەڵماندایە فەرموو کاک ئەحمەد ئەم کاتە باش کاک شوانجان زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد وەڵی من ئەمێ لەسەر دوو شت قسە بکەم یەکەم شت مەسەلەی ڕاگەاندن شەڕی ڕاگەاندن لە هەموو دنیا بوابەوە شەڕی ڕاگەاندن تۆ گەر بتوانی بزانی بە چ زمانێ بەکاری دێنی شتێکی ئاساییە هەموو حیزب و هەموو دەسەڵاتێ بۆ ڕاگەاندنی خۆی ئەنواعی پروپاگەندا ئەکات بەڵام من ئەو پرسیارە لەو بەڕێزانە ئەەکەم کە لە دوای من و کە پێش منیش پەیوەندیان کردووە ئایا ئەو شەڕی ڕاگەاندنی کەوان باسیەکەن و بۆ سوکاتیکردن و جنێوانەی کەوان بەکاریان هێنن ئەمە ئەگەر حیزبی دەسەڵات لە هینی خۆیان نەترسن هەنی لە پاشماوەی خۆیان نەترسن لەو شتانە نەترسن کە شتێکی باشیان نەکردو بۆ خەڵکی کوردستان بۆ بەم شێوەیە خەڵکەکە نێرنە سەر تەلەڤیزۆن سوکاتی بە خەڵک بکرێت یعنی ئەمە کۆمەڵ شتە خۆیان بۆ خۆیان دەسەڵات هەموو خەڵکە نێرێ بۆ ئێوەی ئازاد بۆ ئێوە کە کەناڵێکی ئازادن بە ئازادی هەموو قسە کاک ئەحمەد ئێمە کاتی زیاتر دەدەینێ بۆ قسەکردن ئێمە مەبەستمان لە بەرنامەکە بۆ قسەکردن لەسەر حاڵەتێکی جددیە لە ئێستادا لە هەرێمی کوردستان و جۆرێکە لە ئەگە بمانەوە نەمانەوەی جۆرێک لە ترسی دروست کردووە لەگەڵ ئەوەی کە بانگەشەی تەبایی و یەکڕێزی دەکرێت بەڵام ئەمە لە ئێستادا پرسێکە کە دەکرێت بی لە چارەسەرکردنی بکرێتەوە ئێمە بەڵام بەداخەوە ڕەنگە کەسانێک بیانەوێت ئەو شەڕە ڕاگەاندنی کە هەیە بیگوازنەوە بۆ ناو ئەم پرۆگرامەکە ئێمە ئەوە مەبەستمان لێلەوە و هیچ مەبەست و مەرام و ئامانجێکمان نییە لە لێدانی لایەنێکی سیاسی یاخود هەر کەسێتیەک هەر سەرکردەیەک
بەڵێ کاک ئەحمەد فەرموو. بەڵێ من ئاگادارم لێەوە ئێوەی بەڕێزاگەم لە قەناتەکەی ئێوە هەیە ئێوە کەسێکن ینی ئانەوێ بە هەر شێوەیە بێت چونکە میدیایکی ئازادن دەسەڵات دەدەوێ ڕاتان چێشێتە ناو مۆزوعەکانەوە و زەختێکی هیم بکەتە سەرتان. من ئەڵێم لە ئەوروپا لە بەریتانیا حیزبێکی وەلسەرن ئێستا لە بەریتانیا دەیڤید کامێرۆن حکمیان وڵاتە ئاکات. 2 ساڵی تر هەڵبژاردنە بۆ نمونە حیزبی لەیبە دیموکرات بەرامبەر ئەو پێڵێت تۆ ئەمەد کردووە ئەوەت کردووە ئەگەر شتێکی باشی کردی بێ بۆ خەڵک ئەڵە منەوەم کردووە بەڵام ئەگەر شتێکی باشی نەکردی بێ بۆ خەڵکی کوردستان یعنی بۆ ئەم خەڵکیان وڵاتە ئەو دەستگایە کە بە هەر شێوەیەکی نیکە ئەوەیە مەسەلەی کوردستانیش ئەگەر هێزێک ریکلام کا بۆ ینی ڕاگەاندنێ بکە بۆ حیزبەکەی خۆی ئەگەر دەسەڵات جوابێکی پێ بۆ هێزە بیاتەوانێ زۆر بە کورتی کاک ئەحمەد بە بەڵێ یاخود بە نەخێر پێت وایە ئەو شەڕە ڕکلامە ئەو شەڕێک کە ئێستا خەڵک لەسەر تەلەڤیزۆن جنێوی ساربسووگەدا ئەمە ڕیکلام نیە بەس ئەوەی زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی کاک ئەحمەد لە بریتانیاوە هیوا لە سلێمانیەوە فەرموو کاک هیوا. کاک هیوا لە سلێمانیەوە ئەگەر گوێت لێمانە کاک هیوا هەموو کاتێکت باش کاک هیوا فەرموو. بەڕای من ناکرێت بە پاسایی ئەوەی ئەمە شەڕی ڕاگەاندنە لەوتنی ڕاستەکان بێدەنگی بەڕای من کاتێک لە پەرلەمانە پدەدا ئەکرێ یاسا ئەکرێتە ژێربێەوە پرسیارێک ئەکرێ بێدەنگی کاتێک سامانی سەرزەوی و ژێرزەوی میلەتێک ئەدرێ بۆ بەرژەوەندی دوو بنەماڵە ئەکرێ بێدەنگی کاتێک ڕۆژنامەنووسان فەلاقا ئەکرێن و تیرۆر ئەکرێ بێدەنگی کاتێک ژنکوژەکان ئازاد ئەکرێن ئەکرێ بێدەنگی من پرسیارەکەم ئەم پرسیارانە حەزەکەم ئەوانەی کە لە ئەنگلی دەسەڵات جواب بنەوە ئەگەر کات بنێ من بە شعرێکی مامۆستا شێرکۆبێکەس کۆتایی پێێنم کە ئەڵێ ئەو قوڵنگەی کە یەکەم ڕۆژ خۆی کرد بە ناو مەرگە سوورەکەی ئێرەدا لە کراسێکی ئێڕەشوتی بەری خۆی و لە جووتێ پێڵاوی لاستیک بۆ لاوەتە هیچی نەبوو ئەوە ئەمڕۆژ پێڵاوی لاستیک زێڕینەوە ئەوە ئێستا ڕووبارەکە و شا هەفرۆشێ و ئەوێ دەریاچەق و داوا سپاس بۆ کاگیوا لە سلێمانی هەر لە سلێمانیەوە کاک عەلی لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک عەلی فەرموو. سڵاو لە بەڕێز سڵاو کاک بەرنامەکە لێکم بەڕێز ئەمە دەربارەی شەڕی ڕاگەاندنی ئەمە بۆ دیارەتەوەرەکەتان ئەوە باسەکات نازانم ئەگەر برادرانی ئۆپۆزیسیۆن ماوەیەکی زۆریاندایە بۆی کامی دیکەن هێبە بۆ سەرۆکی هەرێم ئەوە نایانتوانی بیکەن ئەگەر ویستیان گەڕانەوەی دەستور بوو بێت بۆ پەرلەمان ئەوە دەستورکەڕایە بۆ پەرلەمان و پەرلەمانش بەڕیای دەستەرنیۆکردنەوەی سەرۆکی هەرێم داوە نازانم ئەگەر بیانە شەڕی ڕاگەاندیش بکەن ئەوە هەموو کورد و ئەوانش باش ئەزانن یەکێتی تاکە هێزە لە کوردستانە کە نە هەموو ئۆپۆزیسیۆن و بە هەموو دەسەڵاتداریشەوە لە عەسکەری نە سیاسی وەکو یەکێتی دەرناچن و ئەگەر حیزبێکی شێ لە یەکێتی نیشتمانی کوردستان و وەلای زیاتر بۆ گەنجان و بۆ هەرێم و بۆ دڵسۆزی وڵات و بۆ ئازاد گەڕانەوەی کەرکووک هەبێت ئەوە ئێمەش بابزانین بەڵام ڕاگەاندن چارەسەری کێشەی هەرێمی کوردستان ناکاتەکان لە یەکەم زیاتر ڕاگەاندن توکر نەکەنەوە زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاک عەلی لە سلێمانیەوە دوا پەیوەندیمان لە کەرکووکەوەیە دایکی هەرێم لەگەڵماندایە سڵاو لێبێ دایکی هەرێم فەرموو. کاکە گیان یەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم زۆر سپاس دەکەین دایکی هەرێم ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکێ زۆر سپاس دەکەین. حەزەکەم کاکە گیان لە تەوەری بەرنامەکەتاندا بەڵێ هەموو ڕۆژێ هەر بەحسی کاک مەسعود و کاک نێسیری و کاک مام جەلالە حەزەکەم ڕۆژێکیش بەحسی بەڕێز نێشیروان بکەی بەڕێز لایەنێکی تر پێی وەکو هەڵبژاردن بەشکم بزانین سەوتمان هەیە سەوتمان نییە شەوەرێکمان بۆ بکەیتەوە بە ناوەی ئەوانەوەش برای بەڕێزم لەبەرەوەی کە شەڕینا ئەوە بوو دجلە کۆتی دجلە هات لە بەغاوە لای دوو بجوم و بس هەموو کوڕی خۆیان هێنا بۆ سەر ڕێگای ئەوانەوە بەسکم ئێمەش ئەگەر شەوەرەکەمانی بکرداتە بەڕێز نێشیروان بەسکم قووەتێکی هێنا بۆ لای دوو کوڕماتیەوە بۆ شوێنێکەوە بەحث شەڕی ناوخۆ ئەوایە لە شەوەرەکەی هەست. بەڵێ دایکی هەرێم زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەی دایکی هەرێم لە کەرکووکەوە کە دوا پەیوەندیمان بوو لە فەیسبووکەوە ئەندازیار عەلیوەندی نووسویەتی بۆ خۆی خەڵک کێشەی نییە تا ئەم حەزبانە شەڕی ڕاگەاندن لەسەری بکەن دیارە کێشەکە لە درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێمەوە هاتووە گۆڕان ئۆپۆزیسیۆن کاندیدیان نەبوو بۆ سەرۆکی هەرێم و تەبێژی مەکتەبی سەرۆکی هەرێم وتی کاک مەسعود داوای درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی نەکردووە یەکێتی ئەعلانی کرد کە کاندیدی نییە ئیتر ئەم شەڕە بۆ چی گۆران ئازاد دەڵێت
یاخود گۆران نەوزاد دەڵێ بە من بە ئاسایی دەبینم ئەی نابێت بەڕۆبردنی وڵات شەفاف بێت تا ئێستا میلەت چاوبەست کراوە ئەبێت ڕاگەیاندنی ئۆپۆزیسیۆن ئاشکرا بکات. فەهمی برادۆستی دەڵێ بەڕاستی مێشکی خەڵکیان بردووە و کەس لیان تێ ناگات بەس ئەو نەدەزانم کە خەڵکی فەقیر و هەژار دەبێتە قوربانی. وەلید ئیبراهیم دەڵێ بەڕای من کارێکی باش نییە ئەم شەڕی ڕاگەیاندنە پێم وایە زیان بە گەلی کورد دەگەێنێت و کورد بەرەو ئاخارێکی زۆر خراپ دەبات. بەڕێزان تاس بێنێ هەمیشە لە خۆشی دابن. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێکی علاقاتەکە بەرهەتێن